من لەگەڵای زەردی پاییز زۆر بێنەوە و غاریبترم. خێزانم تەمەشا ناکات نازانم ینی لەبەرچیە بەس ینی کەم تەمەشای گەمەکانش. پێشتر لەگەڵ دیدار حامید ڕکابەرایەتێکی بەهێزتان هەبوو. ئێستا نێوانتان چۆنە؟ کە هاتەوە بابم میدی باوەشم لە کەسەکی ینی وشک بێجان ئاوە بۆ شێوێ بوو. زۆر ئەزیەت دەخۆم. ینی هەر جارێک دەیبینم قورگم پڕگریان دەبی. ینی زۆر ئەزیەت دەخۆم لێ هەموو جارێ دەچم لە پێش دەرکە دەمەچ خۆش مەسەلەن دەگریام زوو دەچوومە ژۆرێ دەمگوت سەرهەنگ موحسین میوانی ئەمەڵقەیەی نۆ کۆمنتە گۆڵ پارێز دە بەناوبانگەکە بە شێوەیەکی زۆر جیاواز دەبینن. هەندێک ڕازی لە دڵدایە تەنها بۆ ئێمەی بەیان کرد. ئازارێک دێخاتە گریان و بازی سۆزێکی نەدیدە دەکات. جا هەر ئەوە نییە بەهرەی دەنگخۆشیش پیشان دەدات. بەخێر وێ کاک سەرهەنگ. زۆر سپاس. چۆنی ئەحواڵە؟ الحەمدوللا هەموو شتێک باشە. یەخوا هەر باش بی. باکتە دەستکەم بە نۆ کۆمنتەکەم. نۆ پرسیارەمێ و نۆ وەڵامەوێت. باشە ئینشاءڵڵا. کە گەڕایتەوە یانەی هەولێر پۆستێکی کرد نووسیت گەڕامەوە مارێ. بۆ لە ماڵەوە دوورکەوتیتەوە؟ بە ناوی خۆی گەورە میرەبان دوورکەوتنەوەکەم سەرەتا بە شێوەیەک ینی لێکدانەوەم لۆ دەکرد کە کەسانێک وەکو دژایەتی وەکو هەشتەچی لەو شێوەیە بەڵام دوازار کە 5 ساڵ دوورکەوتمەوە زە تێگەیشتم لەوەی کە خێر لەوەدا بە دوورکەومەوە بەدەر لەوەی هۆکارەکان چنە چونکە ئەو 5 ساڵە ئەمنی هاوێشتە ناو ئالنگاریەکی زۆر بەهێز ینی وای کرد کە دووبارە ناوم بگەڕێتەوە ناو ئەوەی کە بانگێشت هەڵبژاردەی عراق بکرێمەوە لەگەڵ ئەمانەی بەغدا دووبارە بۆندەکانم زیادی کرد چونکەم کە لە هەولێر بووم ئەو ساڵانەی ئەخیریانی 2009 وای لێ هاتوو بۆندەکەم هەر لە کەمی دەدا بەڵام بەو دەرچوونە هەم بۆندەکان بەرەو ئاستەکی باش ڕۆیشتن بڕی پارەکان هەمیش نوێبوونەوەیکی تەواو بوو زۆر پێویستم بۆ ئەزمونەش هەبوو بەڵام چونکە لە هەولێر بووم 19 ساڵ پێم وابوو وەکو ماسی حەوزی شوشەی ماڵانم کە کو ئەو کە پێی وایە ژیان هەر ئەو حەوزەیە ئەمیش هەر پێم وابوو هەر ئاوابی ینی وامەزانی ئەگەر مەسەڵەن لە هەولێر بچمە دەرێ لە نادی هەولێر بچمە دەرێت تەواو دیم کەس ئەمنی نایە بێ ئیشە بم ینی ئەو بۆچوونەم هەبوو بەس ئەلحەمدولیلا ینی دۆخەک ڕوویدا بەوەی کە ئەمیش ئەو شتە نوێیە تاقی بکەم و لە ژیانی خۆم سەرەتا زۆر زەحمەت بیانە من هەفتەی یەکەم و دووەم وەچ خۆی گوتنی ئەو شینە زەلامە دەگریا لە غۆڵبەت کە لۆ کەتمێرە ئێرە لۆ وایە هەموو شتێک نوێیە خەڵکی دیکە کەسانی دیکە ئەتولەیانیوە شێولێر کاپتن بووی خاوەنی هەموو شتێک بووی لەپڕ تووشی دۆخەکی ئاوا بووی کە دەبواە لە سفرەوە دەست پێ بکەیت. ئەیکە هاتیەوە مارێ بۆ ئەوێ نەگریای؟ کە هاتمەوە مارێ ینی کوپێت بڵێم ئەو 5 ساڵە بە هەموو هاتوچۆیەکانمان لە نێوانی ئەو شارانە بە هەموو مادیبوونەکانمان وەرزەکانمان پێم وابوو لە دەرگایەک چوومە ژۆرە لە دەرگایە کاتمە دەرێ هەواڵی هاتنەوەم ینی هەمووی لەبیر بردمەوە هەموو ئەو زەحمەتیانە تەنیا ئێستا نووسراوەکن یان لەوانەیە وێنەک بن بەبیرم بێتەوە. باش پێشتر لەگەڵ دیدار حامید ڕکابەرایەتێکی بەهێزتان هەبوو ئێستا نێوانتان چۆنە؟ وڵڵاهی من ئەو قسە زۆر دووبارە دەکرێتەوە من ڕکابەرایەتیم لەگەڵ ئەحمەد عەلی لەگەڵ محەممەد گاست لەگەڵ جەلال حەسەن ئەوانە هەر هەمووی هاتنەیانێوەشی هەولێر دەتوانم بڵێم زەحمەتێکی زۆرم دەدیت کە کاتێک مەسەلەنەت و گۆڵچی لە دەرەوە دەهات لە کاتێک دامەکە هیچ پێویستمان بەوە نەبوو لەبەرەوەی جگە لە من مەسەلەن ئەو کاتی دیدار هەبوو نەریمان هەبوو دلێر هەبوو ڕێباز هەبوو هەرێکیان لە قۆناغەکی جیاجیا چاوم کردەوە لەگەڵ ئیبراهیم سالم و ئەحمەد عەلی ئەوەی کە لە نادی ڕەشید گەمەی کردێنەکەوی دیکە پاشان ئیدیکە بوومە گۆڵچی سەرەکی یانەکە لە 2006 هەتا 2013 چەندین گۆڵچی هات هەرە من سەرەکی بووم بەڵام گۆڵچیەکان دەهاتن فترەك ئەحمەد عەلی هات ناو بە ناو گەمەی دەکرد فترەك محەممەد گاست هات کە زیاتر لە یەکێتیانەکانی ئاسیا گەمەی دەکرد فترەکی دیکەش جەلال حەسەن هات ئەویش عینەن لە ئاسیا و لە عێراق لەگەڵ من هاوشان پێکەوە گەمەمان دەکرد
ئیدی ڕکابەریەکان ئاوا بوو خۆشی هەر هەموو نادیەکە و ڕکابەریەتی تێدایانی. کاک سەرنگ خۆت یەکلایی بکەرەوە یاریزانی شاعیری گۆرانی بێژی کامیە؟ عەرەب دەڵێ سەبع سەنایح بەختەک ضایع، یعنی ئەوەی کە خاوەنی 7 پیشەیە چونکە بەسەر هەمویاندا پڕژایە ئیدی بەختەکی باشی نییە. بەزە من تەمەشام کرد خۆشنووسیەکەم لە قوتابخانەی هێمنی سەرەتایی بوو بە دیارکەت، بەڵام گرنگێکی ئەوتۆم پێنەدا وێنە کێشان یان لەگەڵ ئارامی مامۆستا عەبدوڵڵا کە هاوگەڕەکەم بوو لەسەر تەباشیر بە موسی مختاتە عام و ڕابیمان دروست دەکرد، ینی لە بابەتی پەیکەر سازیشانی وەلەو ئەو تاقۆناغەشی زۆر باش ڕۆیش، بەڵام ئەم زوو وازمینە چونکە تەمەشام کرد 7 گۆرانیم دروست کرد لە ستۆدیۆ نووسین وڵا ئەو ئەمن ناویان لێ نانێم شعر، بەڵام پێم وایە سەر بۆ فۆرمێ چکە لە زمانی گفتوگۆ جیاوازترە. بەس دوایە تەمەشام کرد تەنیا لە وەرشەکە دەتوانم هەم بابەتی بژێوی ژیانت هەم هیوا و ئاواتی خۆتە هەمیش حەزەکی زۆرم لە بۆ گەشت هەبوو گەشتەکەش هە لە ناو وەرشەکەدا تەمەشام کرد هەموو ئەوانەی کە ئەمن دەمەوێت لە وەرشەکەدا ئیدی ئەلحەمدولیلا ڕێڕەوی وەرشەکەمان گرت و هەم سیدیەکانیش بڵاو نەبوونەوە هەم نووسینەکانیش ناو بەناو هەیە بەڵام یەکێک لە نووسینەکانت لە شێعرەکانت پیشانی فەرات پیرباڵە ئەو ڕائیتی بوو لەسەرەوە ئەوە بەرامبەر بەنزخانەیە کار بەنزخانەی دیکەی لێبوو لەو بەرێستا نەمایە لێون دەریەکتریمان دیت تووشیەک بووین گوتی دەزانم کەشت دەنووسی دوایە بابینە چاویان لێ بکەم بزانم کوونە بەس ئەو دەرفەتە ڕێک نەکات ینی تەمەشای بکاتن بەڵام خۆشحاڵم کە نووسەرێکی ئاوا گەورە زانیتی بەوەی کە من شت دەنووسم هەتا گەمەچیش ڕوویدا لە بینی ڕۆژنامە نووسانی هەولێر و یعنی نووسەر و ڕۆژنامە نووسانی هەولێر و سلێمانی دی کاک فەرات پیربار عینەن بەهۆی ئەوەی کە شتێک دەنووسی عینەن پەیوەندی کرد بەڵام ئەو دەرفەتە ڕووی نەدا بەڕاستی بچم چکە گەشتمان زۆر بووە مە لەگەڵ یانەوەشی هەولێر ڕێک نەدەکات و ئامۆژگارێکی کردم لە یەکێ لە مۆڵەکان کە دووەمین مۆڵ کە لە هەولێرێ لە شێستی دامەزرا لێوێن دەرکچەکە و کوڕەکەی لەگەڵ بوو گوتی وڵا هەڵوەستێکی گوتی کوڕەکەم پێگوتم ئاوتە سەرنگ لێرێ ئەو کاتی نەفتی عەبادان لەسەر هێڵ بوون چەند نادیەکی دیکە ئەو وەختی گوتی جێم لێ بووە کە بۆندی دەرەوە لێ هاتیە زۆر ئامۆژگاری کردم کە بچمە دەرێ بەس ئەمن هەموو قسانەی کە ئەمنی لە هەولێر دوو دەخستەوە بێبەهام دەکرد پارەکە چەند نییە گرنگ نە لە بۆ من گرنگەوەی خزمەتی هەولێر بکەم باش ئەی گۆرانیەکانت بڵاوت نەکردەوە بەڵام کەسە بوو گوێ لە بەرهەمەکانت بگرێ ڕەیان چی بوو لە سەروانی کە گویان لێگرت وەڵا بەرهەمەکان لە ستۆدیۆمە تۆمارمان کرد هەموو شتێکتەوە بوو بەڵام بە کوالێتی ئەوسا یعنی ئەوەیە من دەیڵێم 2004 2005 ئەو ڕێک لە کاتی سێدیەکەی عادل عەزیزۆوانە بوو بەبێرم دێتەوە ڕایان لێ بوو بەڵام ئەم بەخۆم نەمدەویست ینی ئەو شتە بڵاو بتەوە بەس لۆ دروستم کرد چکە من بابەتی دەنگ هەر لە مزگەوت ینی تیپی سرودی ئاینیم هەبوو دوایش کە بەهۆی وەرشەکەەوە تێکەڵی خەڵک و ستۆدیۆ ئەو شتانە بووم ئیدی ئەوەشم تاقی کردەوە گۆرانیەکی دیکەش یەکەم ساڵی چوونە ئەمانێ بەغدا لە ڕێگەی کاگە ئەفشین شکریەوە تۆمارمان کرد بەڵام ئەویش دیسان گوتم لە بۆ بڵاوکردنەوە نییە هەر لە بۆ ئەرشیفکردنە بە ئەمە گوێمان لە کۆپلێکی بچوک بێ وەڵڵای هەربینی وانە بە گۆڵچێتی ئادەزانم وەڵڵا بەس کۆپلێکی بچووک وەڵڵا نازم ئێستا چ گۆرانی بە دڵی خۆت منەوەستم بە دیارتەوە کاتم هەیە باش بەیار بڵێن وامێنە ڕۆم ببینینێم ناگاتەوە کە ڕۆیشتم وەک چامە ڕۆم چەمیش ئاوێر ناداتەوە بەیار بڵێن وامێنە ڕۆم ببینینێم ناگاتەوە کە ڕۆیشتم وەک چامە ڕۆم چەمیش ئاوێر ناداتەوە من لەگەڵای زەردی پاییز
زۆر بێنەوە و غاریبترم لە کزەبای ئێوارانی شارەکەم تازی وترم. ئەیدەن خۆش بەرەمەکانە بڵاو کەرەوە. والله ینی چەند دەبی ئەو مەسەرەن گۆرانی گوتنەوەوانە گەلێک لە مێژەوەم نەکردی هەر لە ماڵش نەمگوتێ نازانم وڵە ئافرین. با پرسیارێکی تر بکەم. دووری لە باوک چ مانایەکی هەیە؟ ئەوەندەی کە ئێمە ئاگادار بین باوکت ئەسیری جەنگ بووە و دایکت بەخێوی کردویت. من 3 ساڵان بووم میدی بابم کەسێکی باڵەدەست لە حزبی بەعس ناوی کوڕەکەی خۆی دەردێنی پۆلیسێک دەخاتە ناو دەخاتە شوێنەوەی کە لە پارێزگاری هەولێر لە باڵەخانەی پارێزگاری هەولێر دەوام دەکا ویدی ڕۆژێک سیارەی فریاکەوتن هاتن بردیان و نەماندیتەوە پاشان خەبەرمان لۆ هات کە لە بەرەکانی جەنگ لە کۆتا ساتەکانی شەڕی نێوان ئێران و عێراق گیرایە. ئیدی داکەم سەرەتا مەسەرەن بابتان دێتەوە و لە گەشتەکە و بۆ شێوەیە مامەڵی لەگەڵمان دەکرد بەڵام پاشەوەی کە بێئومێد بوو لەوەی کە گەڕانەوەکەی تەواو ناگەڕێتەوە ئەوجە هێواش هێواش بابەتی بابمانی لە ناو ناخیمە کاڵ دەکردەوە لەوەی کە گەورە دەبین بەو چاوەڕوانیەوە نەستێن دەڵێ ئەوەی چاو لە ڕێیە ماندووترە لەوەی کە لە ڕێیە ئیدێمە نەویست ئەوەندە ماندوو کرێن بەو شتە لەبەرەوە پێم وایە داکەم هەڵەیەکی کرد هەڵەیەکی بەنیازەکی پاک ئیشێکی خراپی کرد نیازە پاکەکەی ئەوە بوو کە ئەمە ئەوەندە چاوەڕوانی بابمان نەبین خراپیەکەی ئەوە بوو کە لە هیچ ڕابابم لە ساڵی 1998 لە کۆتاییەکان هاتووە ناومان ئەو شتە نەمابوو لە ناو ناخمەیانی کو پێت بڵێم کە ساڵانێک بین لە منداڵیەوە لەگەڵی بژێن چاوەڕێ ئەو شتە بکەین لێ کە هاتەوە بابم ئیدی باوەشم لە کەسەکی ینی وشک بێجان ئاوا بۆ شێوێ بوو پێم وابوو کە بە پێی کات باشتر دەبێت بەڵام هەر چاتر نەبوو ینی ئێستا من بابەتی بابم هەست بەویش دەکەم و هەست بەخۆشم دەکەم کە نەبینەوە کوڕباب ینی ئێستا تەنیاوەیە کە تا ئێستش ئاسایی ینی نازم شتەکان زۆر سیر ڕوویاندا هەر لەبەر ئەوەیە تۆ مناڵەکانت لە خۆ دوور ناخەیتەوە کاتە چوویتە بەغاو نەجەفیش مناڵەکانت لەگەڵ خۆت لێکدانەوەکی جوانە ئەمن یاریزانەکانی پێشخۆم زۆر دەرسم لیان وەردەگرت دەمدیت کە یاریزانێک لۆ دوور دەخرێتەوە دەمگوت هەڵەکانی چییە ئەو هەڵانەم نەدەکرد یاریزانەکی دیکە زوو ژیانی وەرشی تەواو دەبوو تەمەشام دەکرد لەبەر چییە کەم خەویە پابەند نییە ئەوانم چا دەکرد لۆی کە تەمەنەشی درێژمەبی لێ دەرسم لەو شکستانە وەردەگرت لەو ڕابردوو وەردەگرت بابەتی ئەوەیش کە تو دەڵێ منداڵەکان هەر لە سایەی خۆتەوە بوونە و مەسەرەن چینە بەغدا 3 ساڵ هەر 3 ساڵ لەگەڵ خۆم بوون پاشان 2 ساڵ چوومە نەزەف دیسان لەگەڵ خۆم و قۆناغێک 2017 لە بۆ 6 مانگ لەگەڵ خۆم بردم دیسان لە بۆ یانەی شۆرتە بڵێ ڕێک بەو شتێوێ وەکەوەی بڵێ دڵی من خین تۆ ینی نامەوێ نێوانێک دروست بی چکە هەند لەوە دەترسێم کە نێوانی خۆم و بابم چەند ساردی تێکەت هەر لەوە دەترسێم دەڵێم نابە ئەو شتە دروست نەبیانی ئەو فەراغە و جگە لەوەش پێم وابی مەسەلەن ماڵەوە لەگەڵت بن ئەمن ناوی لێ دەنێم تاراوگە چکە بە ناچاری چوینە هێندەر دوو پێناسە هێلوانێک کە لە دەروی وڵات دەژین هەندەرانی و تاراوگە من پێم وایە ئیمە تاراوگە بوو چکە بە ناچاری ڕۆیشتین ئەوانە کۆمەکی کارێکی باش بوون من ڕۆژانە کە دەچوم مەشقەی چڕپڕمە کردیان سبەینان مەشقمە کرد بەتەنێ کە زۆرمان دیدە بوانە دەهاتمەوە ناویان ئیدی هەستم بە ئیسراحەتەشی زۆرەوە دەکرد یان لۆ من ببوونە نیشتیمانێک شارێک ینی باش زمانێکی جیاواز بوو بۆ مناڵەکانە ئەوان لەوێت چیانە کرد چۆنەیان خوێند کاتیان چۆن بەسەرە برد وەڵا زەحمەتی زۆریان دیت ینی بۆ منداڵەتی خۆیان ڕێسە ساڵی یەکەمی لە قوتابخانەی بەغدا یعنی پۆلیەکی ئیبتیدایی سەرەتایی و ساتیش لێرەی خوێند بوو پاشان لەوێ دەستی پێ کرد سەرەتایەکان زۆر خراپ چون کە زمانەکەیان نەدەزانی بەڵام الحەمدوللا کو بڵێم ینی جیا لەسەر پنجی خۆی دەڕوێ کۆ من لەگەڵ یەکەم جم و جۆڵی گۆڵچێکی پێش خۆم یەکسەر زوو وەری دەگرم و بە خۆم دووبارەی دەکەمەوە ئەوانش لە بابەتی زمانەکە ئاوە خێرا فێری زمانەکە بوون خێرا الحەمدوللا ئێستاکە
بڵاویشمان نەکردو بەڵام منداڵەکانم هەردووچیان سات و ڕێسا معدەلیان 99 ینی لە زمانەکی دیکە کە عەرەبیە لە ناو خەڵکانێکی دیکە کە بە زمانی تو قسە ناکەن بێ ئەنجامە چێوابینی زۆر باشە چکەمە لە ماڵێش بە عەرەبی قسەمان نەدەکرد هەر بە کوردی ئیدی الحەمدوللا ینی زۆر ڕاستە زەحمەتیان دیت بەڵام سرم زۆر پێیان بڵندە هەر بمێنن بۆ دیشەڵا تۆش لەر ساق و تەندروستی بۆیان ئەڵێن گەنجێتێکی سەختە هەبووە وەستای دیوار و لە بۆ شتانە بوویت کە بێباب گەورە بووین نەبوونی مەسەڵەن وەکو کورد وەکو نەتەوە بە ناو زۆر کێشەی نەتەوە تێپەڕینەوەی کە مەسەلەن هەڵات نەکەبوو یان پاشان شەڕی ناوخۆ بوو زۆر کێشەی دیکە ئەوانەوەیان دەکرد کە خەڵک زۆر ئاگای لەمە نەبی خزمەکان داکم دەبوایدی بە دوورمانکردنە بەنانکردنە بە هەر شێوەیەکە گەورەماکەم تەمەشام کرد ژیانێکی زۆر سەختمان هەیە هەم جارە بیرم لەوە دەکردەوە کە شتەکان بەو شێوەیە بەردەوام دەبن بەڵام الحەمدوللا پاشەوەی کە لە 2000 وەکو گۆڵچیەک ناسرام لەسەر ئاستیانەکان ئیدی ئەو زە ژیانی من دەستی پێکرد وەک بڵێ من هەمزارێ دەڵێم سوپاسی خوای دەکەم کە بە وەرشەکە قەرەبووی هەموو سەختیەکانی ڕابردوو لێکردمەوە ینی الحەمدوللا لە 2001ەوە کە دەستمان پێکرد ئیدی کەتمە ناو ئەو ناز و نیعمەتەی کە شکرانە ژێریەکی زۆری دەوێ هەموو سەختیەکانی ڕابردوم لەبیر کرا من چووکەم بە کۆڵانەکاندا دەگەڕام بەخوای تەپەدۆر و کرێمستیم پێوەزە زۆر جاریش پێم نەدەفرۆشە ینی ها دەتاواەوەیدی ئەو ئیشەم واز لێنا پاشان بە کێک هەبوو لە فڕنەکەی وەستا قادری عینە ئەوی شار دیسان بە هەمان شۆچکە من خوشکەکەمە بوو سەروین لەگەڵ برایەکم سەرهیت ئەوانە دەبواە خینەکان تەواوکەن ئێمش ئەو بەو دەستگیرێ دەمتوانێ ها حرەکە کەبیتن پاشان کە هێز و بازم پەیدا کرد و توانیم مەسەرەن کرێکاری بکەم ئەوە بوو لەگەڵ هەندێک لە خزمەکانی بابم وەکو پێستان ئەمنیان دەبرد بەڵام هیچ ڕەحمەت تێدا نەبوو ینی بەڕاستی ئیشەکە لەبەرەوەی مەسەرەن فەردەی قومیان بەسەر دەخست لە بۆ قاتی یەکەم لە بۆ قاتی دوم لە بۆ سێمیش یعنی لە جادەی کۆتایی مەتکاوە کە لە بینی ڕووناچی ئەوێ خانی سێ تابق دروست دەکرا و کاتی دەبواە ئەتۆ قومە هەم بەسەر بێخی ئامێرە چوەکی ئێستاش سەردەمیانە نەبوو ئیدی زۆر تووشی زەحمەتی کردم بەڵام ئیدی الحەمدوللا دواییشم نەزاری بوو نەزارێکە وەک بڵێ حەزمە کرد کە زۆر حەزم لە ئیشەکەیە ئەوە بوو کە لەسەر ئاستیانەکان ناسرام و وازم لە هەمویانینە زۆر باسی خانەوە دۆ مناڵ و ئەو شتانەما کرد ئەزانین کە سێ مناڵەت هەیە بڕیارە هیچ کامیان ببنە یاریزانیا گۆڵپارێز والله ئێستا من دوو کچم هەیە کە وابزانام لە ئیشەکەی من دوور دەبن چکە حەزیان لە چی ئەوان واللهی بڵێم حەزیان لە چیان ئێستاوان هیچ حەزێکی وەرزشیان نییە ینی بڵێ تەمەشای گەمە بکەن یان حەزێکی وەرزشیان هەوی بە هیچ شێوەیە ئەنە تا خێزانشم کە لێی چوومە پێش وەکو ئەوەی کە داوای دەستی بکەم ئاگای لە دنیای وەرشوان نەبدەگە کوڕەکەم ناسی و دەزانم چێ بەس نازام ینی تەمەشم تابعەم نییە یعنی ئێستا کەش کە بە خۆم یەکەکەم لەو خانەوادە 5 کەسێ دیوانی شیچی ئەوەی وەرزشیان نییە ئەگەر لە یاریەک بینیان بۆ سێری یاریەکەش تەمەشا دەکەن بەڵام ها گەمەک پاڵەپەستۆی گەلک زۆربی یەکسەر خۆیان لێ دەدەزنەوە ینی خاستە خێزام تەمەشا ناکاتن نازانم ینی لەبەرچیە بەس ینی کەم تەمەشای گەمەکانیش لەگەڵ دیار ڕەحمان منداڵی یەک کۆڵانن ینی هاوگەڕەکەکان وەزئی چۆنە ئاگات لێتی ئێستا نێوانتان چۆنە دیار گچکە بوو هەمزارێ دەهات کوڕەکی زۆر عەزول و بزێ بوو سێنێک پاقلاوی لەسەر سەری بوو دەهات سێنەکەی دادەنا و دەستی بە تۆپانێ دەکرد یاریزانەشی زۆر باش خێرایی جم و جۆڵی ئەزەمزارە پێم دەگوت تۆپت بدا باە بەکەلە دەڕۆیژ سەروی سەوانە بەس بەکەلە ینی دەمگەەوە ئیشی سێنیەکەی کە تو هەندە سێنی پاقلاوە فرۆشتیە سێنیەکە جوان ڕاگرتە لەسەر لێش دەتوانیت تۆپەکە جوان ڕاگری ئیدی پاشان هاتە ئەو گەڕەکەیمە کە مەسەن تیپی شێد عەبدولوهابی لێ بوو لێوەن دەرپێکەوە عینەن گەمەمان کرد کوڕەکی زۆر خاچی زۆر حەزی لە وەرشەکە بوو
ئەویش زەحمەتی زۆر زۆری دیدی ئەمە کە سەرەتا پێناسەیەوەم کرد باسی ئەوم کرد کە پاقلاوە فرۆش بەبەسێنی یانیش حینەن ببینە وەرشەکەی مەکووە تەنیا چینی هەژار ئەوانەی کە برسینە زیاتر بەردەکەونان لە وڵاتانیش بەگشتی کەم ڕوودەداتەوە کە یاریزانێک بەهۆی پارە و سامان و دەگاتە ئاستەی باڵە کوڕەکانی دووبارە ببنەوە وەرزشوان ئێستا لەسەر ئاستی عێراق ئەوروپا توانیتی مامەڵەیەکی باش بکە مەسەن کوڕی کریستیانۆ ببتۆ لاعب کوڕی میسی ببتۆ بەڵام ئەمە باسی ژینگەکەی خۆمان دەکەن حوسێن سەعیدە هەردوو کوڕەکەی نەبوونەوە یاریزان مەسەلەن زۆر کەسی دیکەیە زۆر گۆڵچی دیکەیە چونکە پێم وایە زەحمەتیەکان پیاو دروست دەکەن وەرزشیش خۆی گوتنی وەرزشەکی کێبرچێ پیاوی دەوێت کە تەحملی گەشت و پرێسی یاریەکان و لۆمەی خەڵک و مەسەلەن چاوی ڕاگەیاندون و هەموو ئەوانە بکە. کۆتا جار کەی بینیت؟ دیارەحمان کۆتا جار سەربازگەشی مەشقیمان هەبوو لەگەڵ یانەی نەجەف هاتین دەکات ساڵی پار ئەوە بوو کە یاریزانەکانی نەجەف گوتیان دیار لە کنەمەگەمەی کردیە لە نەفتی وەسەد حەزەکەین بچینی دێوە بوو کاپتنی تیپەکە و یاریزانی دیکە پێکەوە چوین سەردانمان کرد. بەنیاز نیت بەم نزیکانم بچی بۆ لای؟ وەڵڵاهی من نازانم ئەگەرەوە بەرنامەی جێ لێ بتۆیانە بەڵام زۆر ئەزیەت دەخۆم یعنی هەر جارێک دەیبینم قورگم پەرگریان دەبی یعنی زۆر ئەزیەت دەخۆم لێ هەموو جارێ دەچم لە پێش دەرکە دەمەچ خۆش مەسەلەن دەگەریان بەزوو دەچومە ژۆرێ دەمگۆ لە پێش چاوی نەگریم یعنی چکە ئێستا ئەمە دەبی بچین بە دەوی بە پێکەنینەوە بە شێوە بچین کە دڵی خۆشکەین بەزەمە بە سەر دڵەشی ناڕەحەتەوە بچین بەگریانەوە بچین لۆوی زۆر ناخۆشە چکە تەمەشای مەدەکە ئەمە ئێستا دەتوانین لە سەپێکەکانی خۆمان ڕاوەستین غار دەین شووتکەین خۆ هەڵدەین ینی دەبی هەست و دڵێوی کوب ینی ئێستا چه هەستەکی هەیە بەڕاستی هەستەشی زۆر زۆر ناخۆشە سەرباری ئەوەش ئەمە بچین خۆم پێڕانەگیری لە کنی بگریم گوتم زۆر زۆر زەحمەتە ئەزۆلۆی بە زۆر لە خۆکردنەشی زۆرەوە من ئاخر زاریش چوو ئێستا هەر لەوانە تەحمل نەکەم ینی بچمەکەنی با کۆتا پرسیارە لێ بکەم بەڵام لەم کۆتا پرسیارەما بەڵێنمەوێ بەڵێنێکی کۆنکرێتیش خەڵکی هەولێر هیوایەکی زۆری بەیانی هەولێرەیە بەڵێنێکم بەرێ بۆ هەندەرانی هەولێر ئەم ساڵ چاوەڕێی چی بکە؟ من پاش هەموو ساڵە زۆرم پێخۆش بوو کە دووبارە بابەتی من سەری هەڵداوە وەرەو هەموو ساڵەکان سەریداتەوە هەر ساڵە و بە هۆکارێک نەگەڕامەوە ئیدی زۆرم پێخۆش بوو گەگەڕامەوە بەڵام لە کاتی گەڕانەوەی من و بڵاوبوونەوەی هەواڵی من پێشوازە زۆرەکەی خەڵک پێخۆشبوونەکەی خەڵک کە لە دەرێ دەمبینن یان لە سۆشیال میدیا هەستم کرد ئەرکم زۆر لە جاران قورسترە ینی زۆر لە ساڵانی ڕابردوو قورسترە خەڵک هیوایەکی زۆری پێتە هیوایەکی زۆری لەسەر هەڵچنیوەیدی یعنی پێم وایە دەبی بە جەهەنەمێکدا تێپەڕین لۆی کە ئاواتی ئەوانە بین نەدی هاندەران خۆیان ئامادەکەن چ نازناوێک بوو بە هەولێر؟ هەولێر بریندارە هەموو تیپەک کە ساڵانە نوێ دەکرێتەوە برینەکەشی لەگەڵی نوێ دەبتەوە لێ هەولێر هەموو ئەو ساڵانە هەر نوێ کرایتەوە ینی مەسەلەن سەقامگیر نەبووە مەسەن ئەو یاریزانانە لە ساڵی دوێمش بمینێنەوە لێ هاندەران با لە ڕێگەی کەناڵەکەن گۆوە ئەو بەرچاوە ڕوونیان هەبی ئەمە کە ئێستا تیپەکەمان دیسان نوێ کرایتەوە زەحمەتێکی زۆری دەبین بەڵام دەبتە سەرەتایەک لەوەی کە هەولێر لە ساڵی پاشان بستەوە سەر سەکۆی نازناوەکانی ئینشاءڵڵا. قەرزێکی زۆری لەسەر بوویانی هەولێر قەرزەکانی دایەوە؟ وەڵاو قەرزە زۆر تەفسیری لۆ دەکرێت ینی هێنانی یاریزان بە هەڵا بۆندی هەڵا دەستنیشانکردنی هەڵا بەڵام دوجار یانەکان دیسان پێویستیان بۆ ئێستا مەسەلەن یانە هەیە زۆر بە تۆکمەیش یاریزانی هەڵبژارێت دیسان تووشی قەرز بیتەوە ئەوە دۆخی عێراقە ئەوانەی کە کۆمەچییانەوەشی هەولێر دەکەن هەژماریانەوەشی هەولێر دەبی شتێک بکەن لە سەرەتای خولەوە بۆندی ئەو ساڵەیان هەبی ئەگەرە تو بیر لەوە دەکەیەوە هەولێر دیسان بستەوە سەر سەکۆی نازناوەکە تو دەبی لە سەرەتای خولەوە پارەی ئەو ساڵت هەبی و لالیگاش ئێستا کە سەرپەرشتی تۆپی عێراق دەکە هەر ئەو شتەی لە نادیەکان دەوێت لێ ئێستا قەرزەکان ئێستاش دیسان بەرۆچیانەوە هەولێری گرتیە بەڵام پێم وایە خەمخۆری زۆری هەیە
کەسانی زۆر لە چاردەورێتی لایەنی پەیوەندیدار حکوومەت بە هەمان شێوە ئیشاڵاوا دەکەن ئەو قەرزانە بدرێتەوە لۆی کە هەولێر سەرەتایەکی باش دەست پێ بکاتەوە لە مێژە هاندەرانی یانوێشە هەولێر ئەوانیش لەگەڵ هاندەرانی دیکە کە سینجان دەرناپەڕێنن دڵخۆشی خۆیانەوە ناکەن و پۆست بڵاو ناکەن و فەرم و ئێمەش ئاوامان کرد لێ پێویستن تێنون ئیشاڵەوا دەکەین کە سەرەتایەکی باش ئینشاءڵڵا کۆمنتەکانی من تەواو بۆ گەرتە شتێکتەوە نەتەوە دەستچاوتان خۆشبی زۆر سپاس. پرۆگرامی ئەم جارەی نۆ کۆمنتیش لەگەڵ سەرهەم موحسینی گۆڵپارێز کۆتایی پێهات تا پرۆگرامێکی تر ئاسوودە بن.